دیارە لە ماوەی ڕابردوو لە شەوی 27 لەسەر 28 پێنجی 2017 لە ئاکامی هەڕەشەیەکی چەتەکانی داعش بە سەنگەرەکانی پێشمەرگا ئێمە پێشمەرگەیەکمان بەدیلگیرا بە ناوی عومەری مامرا ناسراو بە سەید ئەحمەد و دوا بە دوای گرتنی بەدیل لەلایەنی هێزەکانی چەتەکانی داعشەوە دیارە بە بەردەوام ئەم پرۆسەیە یاخۆ بڵێن ئەو پێشمەرگا متابعەیەکی جدی بۆ کراوە بە تایبەتی لەلایەنی هێزەکانی دژە تیرۆر و لەلایەنی شخصی کاک شێخ لاورەوە بە بەردەوام و بە پەرۆشەوە لە هەوڵی ئازادکردنی ئەو پێشمەرگەیە بوونە. دیارە دوای تێپەڕبوونی زیاتر لە 50 ڕۆژ ئەمڕۆ خۆشبەختانە لە یەکێک لە سەنگەرەکانی پێشمەرگا لە نزیک قەزای داقوو کە گوندی ئەلبوو محەممەدەیە لەنوێ نزیک پێشمەرگەکان ئازاد کراوە و هێزەکانی دژە تیرۆر لەوێ بوونە بۆریان گرتوێتەوە و من هەر لێرەوە بەناو ئیداری شارەوە بەناو شاری خورمات دەستخۆشی پێزانینی خۆمان ئارەستەی زۆر بەڕێز کاک شێخ لاورەکەین بەرپرسی ئاژانسی بەرپرسی دەستگای ئاژانس و زانیاری و سپاسی بەشی هەواڵگری تایبەت دیارە ئەمە لەلایەنی بەشی هەواڵگری تایبەتی هێزەکانی دژە تیرۆرەوە ئازاد کراوە و هەر لێرەشەوە ئەمە پەیامێکی گەورەیە بەڕاستی چکە ئەرکێکی گەورە بووە و ئەمەلیاتێکی زۆر گەورە بووە ئەمە پیامێکی گەورەیە بوو هەموو پێشمەرگەکان لە ماڵا بن دڵنیانەکەنەوە لە ماڵا بن لە سەنگەرا بن بەدیل بجیترێن هێزێکەیە و هەوڵێکەیە بە بەردەوام بۆ ڕزگاربوونی پێشمەرگا و سپاس و پێزانی خۆمان بۆ هەموو ئەو هەوڵمان دووبوونە ناکەین کە توانرا ئەمڕۆ سەید ئەحمەد ئازاد بکرێ و لە چەند سعاتێکی ترا شەشی ئێوارە شەشی ئەم ئێوارەیە ئازاد کراوە لە چەند سعاتێکی تراگاتە ناو ماڵ و مناڵی خۆی و زۆر دەستخۆشییان لێکەم نمونەیان زۆر بێت